بیرۆکەی کۆنگرەی نەتەوەیی کورد کەنەکە دەگەڕێتەوە بۆ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کە لە ساڵی 1999 پێشنیاری بەستنی کۆنگرەی نەتەوەیی کرد لە پێناو یەکێتی نەتەوەیی و یەکڕیزی کوردان لە پێناو ئازادی و دادپەروەری و پێکەوە ژیانی گەلان و بە شێوەیەکی گشتی زۆربەی سەرکردەکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان لەگەڵ بەستنی کۆنگرەیەکی نەتەوەیی بوون. بەڵام بەهۆی دەستێوەردانی وڵاتانی هەرێمی ئەم کۆنگرەیە نەبەسترا. دوجار لە 22 تەمموزی 2013 لە شاری هەولێری باشووری کوردستان دوای ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان یەکەمین کۆبوونەوەی ئامادەکاری کۆنگرەی نەتەوەیی بەڕێوەچوو. بۆ یەکەم جار 39 حیزبی سیاسی کورد کە نوێنەرایەتی توێژەکانی گەلی کوردیان لە هەر چوار پارچەی کوردستان دەکرد کۆبوونەوە وەک دەستپێکێک بۆ قۆناغێکی تازە لە مێژووی خەباتگێڕی کەلی کورد. ئامانجی کەنەکە یەکگرتنی هێزە سیاسیە کوردیەکان و یەکڕێزی گەلی کوردە و ڕەخساندنی کەشوهەوای پێویست بۆ هەماهەنگی کاری حیزبە کوردیەکان لە هەموو پارچەکانی کوردستانە بە مەبەستی گەیشتن بە استراتیژیەتێک کە تێیدا ڕێک بکەون لەسەر چوارچێوەیەکی گشتی کاری خەباتی ئاشتیانەی دوور لە بنەماکانی توندوتیژی سیاسی و دیموکراسی بۆ بەجێهێنانی ئامانجە ڕەواکانی. هەروەها ناساندنی ڕۆڵی گرنگ و چالاکی ژنی کووردە چ لە مەیدانی تێکۆشان و خەبات یان لە بواری کۆمەڵایەتی و ئابووری و کاری سیاسی و ڕێکخراوەیی کۆمەڵگەییدا بە مەبەستی ئەوەی ژنانی کورد بتوانن کاراتر بن. لە شاری هەولێر یادی 20 ساڵەی دامەزرانی کەنەکە کرایەوە و کۆمەڵێک خەڵات درابە و کەسایەتیانەی ڕۆڵیان هەبووە لە دامەزرانی کۆنگرەی نەتەوەیی کورددا. بیستەمین ساڵیادی دامەزراندنی کۆنگرەی نەتەوەیی کوردستان لە هەموو لایەکەوان پیرۆز بێت. هەواڵانی هێژە، بەشدارانی عەزیز، ساڵیادی دامەزراندنی کۆنگرەی نەتەوەیی کوردستان لە هەموو گەلی کوردستان پیرۆز بێت. لە گیانی هەموو شەهیدانی کوردستان و سەرجەم خانەوادەی شەهیدان پیرۆز بێت. لە هەموو ئەندامانی پێشووتر و نوێ لە هەموو زیندانیان و لەسەروی هەمووشیانەوە لە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کە پێشنیازی دامەزراندنی کۆنگرەی نەتەوەیی کوردستانی کرد بەردەوام و بە لێبەڕاوی ئەو پرسەی ئەهێنایە بەرباس. تەنانەت لە زیندانیشدا کە چاوی بە پارێزەرەکانی کەوت یەکەم داوای ئەوە بوو کە بۆ دامەزراندنی کۆنگرەی نەتەوەیی کوردستان دەستوبر بکەین. هەروەها لە هەموو شەڕوانانی ئازادی لە گەلیلا و پێشمەرگە و هێزەکانی پاراستنی گەل پیرۆز بێت. لە ڕوحی ئەو ئەندامانەی کە کۆچی دواییان کرد بەجێیان هێشتی پیرۆز بێت. Sala 2016'da konferansa Kopenhagen'in parlamento Avrupa PK هەروەها لە 23 و 24 ئیلۆنیدا باشووری کوردستانی یەکێمین شەو لە باشوور لە باژارێک کەرکووکێ پێکا لە ساڵ 2017 داژی خەباتێنجێ گەیشتن ئەنجامی 16 و 17 ئیلۆنی شەو لە ڕۆژهەڵاتی کوردستانی سۆکۆلم. لە ئاگادا ساڵە 2019 کۆنفرانسا بیر و ڕاوانی سەرۆک ئۆجەڵان لە زانینگەها ئازاد ئا بروکسێلێ هەفتاکستن ئیرۆژی کێنێکێش بوو یەکێکیان ئەتەوی بێنابەر و بێسێکن خەباتێن خۆ دەدومینە. کۆنگرەی نەتەوەیی کوردستان دامەزراندنی لەسەر با بڵێن بیرۆکەی بەڕێز ئۆجەلان بوو. دواتر چەند هەواڵێکی تر و چەند دۆستێکی و سیاسەتمەدار و ئازادی خواز بەشداریان تیان کرد و بوونە ئەوەی کە کۆنگرەی نەتەوەیی کوردستان دابمەزرێنن ئەوەیە بە شێوەیەکی کاتی ئێستا بنکەکەی لە بروکسلە و لە ئێستاشە بەشێک لە یاخود بڵێن لە هەرێمی کوردستانی ئازادکراو لە هەولێر هەمانە و لە ڕۆژ ئاواش بنکەیەک هەیە. ئەمانجەکان بۆ باسمان کرد یەکێتی نەتەوەیی کوردیە بە شێوەیەکی پراکتیکی یاخود بە شێوەیەکی تیۆری ئەو هێز و لایەن و سیاسیانەی کۆ کردوتەوە بەردەوام لەگەڵ ئەو هێزە سیاسیانەی کە لە ئەندامی کەنەکەن یاخود ئەو چالاکوان و ڕێکخرا و ئەوانی کە ئەندامی کەنەکەن بەردەوام لە کۆبوونەوەیان و بڕیارێک دەرەکەن و دانوستانیان هەیە و پاشان داخوێنیەک پێشکەشەکەن و لە چەندین کاری کردووە بەتایبەت لە پەرلەمانی ئەوروپا و چەندین چالاکی تری کردووە بەکەرێکێک لەو چالاکە گرنگانەی کە ساڵی 2018 بە هاوکاری هەندێک ڕێکخراوێکی لە فەرەنسا دادگای گەلی ڕژێمی تورکیان کرد بە تایبەت و کۆمەڵکوژیە و
سێ چالاکوانی ژن کە لە فەرەنسا و چەند کۆمەکوژەیەکی دی کە کرا خۆشبەختانە ئەو بوو یەکەتی ئەوروپا و پەرلەمانی ئەوروپا دانیان بەوەدانا کە ڕژێمی تورکیا کە ئەوانە کۆمەڵکوژی بوون و کە تاوانباریەکە خستە سەر ئۆردۆغان و ڕژێمی تورکیا. داوا لە بەڕێز کاک بێکەس قادرەکەن بە نوێنەرایەتی کاک بەڵێن با بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی کاک لەتی فاتح ئەندامی کۆنگرەی نەتەوەیی با بفەرمێ بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە. ئەگەر داوای باسێک بکرێت لەسەر کۆنگرەی نەتەوەی کوردستان ئێمە ئەتوانین بڵێن کۆنگرەی نەتەوەی کوردستان ئەو ڕێکخراوەیە کە کۆکردنەوەی گەلەیەک یاخۆت زۆرینەی ئەو پارت و ڕێکخراو و کەسایەتیانەی کە لە مانگی پێنجی ساڵی 1990 کۆبوونەوە بۆ دامەزراندنی ئەم ڕێکخراوە بێگومان ئەم ڕێکخراوە پێشنەی زووتری هەیە کە کاروکردەوەی بۆ کراوە لەلایەن بە هەمان شێوە ڕێکخراو و کەسایەتیەکانەوەوانی و پارتەکانی سیاسی لەگەڵ کوردستان ئێستا مەڵبەندی سەرەکی ئەم کۆنگرەیە لە بڕۆکسل لە بەلژیکایە بێگومان ئەندامانی کۆنگرەی نەتەوەی پێکاتووە لە بە شێوەیەکی وابزانم دادپەروەرانە تا ڕادەیەک لە ئەندامانی هەر چوار پارتی کوردستان لەگەڵ کوردانی تاڕەوگا لە ئەوروپا لە ئاسیا لە هەموو بەشەکانی جیهان بڵاوبۆتەوە تێگرەکەم و کوڕەکانی کۆنگرەی نەتەوەی ڕەنگە ئەوە بێت کە هەموو پارتە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستانی تێدا نییە ئەوەش ئەبێتە ناهاوسەنگیە بۆ کاری نەتەوەیی و نیشتیمانی کوردان بۆ دامەزراندنی استراتیجیەتێک و لۆبیکردنێکی گشتگیر ئێمە دڵخۆشین بەوەی کە کۆنگرەی نەتەوەیی بەلایەنی کەم کارەکە بۆ هەندێک بوار بێژگە لە لۆبیکردن لە ئەوروپا لایەنی سیاسی و ژن و ژینگە و مافی مرۆڤ و ئەوانە هەمووی ئەتوانین بڵێن بەشێکە لەو ڕێخستنە گشتیەی کە کوردان پێویستیانە بۆ کۆکردنەوەی کارکردن لە بوارە جیاجیەکانە و بە هیواین ئێمە بە هاوکاری هەموو لایەک کار بکەین بۆ بەتواناکردن و بەهێزکردنی کۆنگرەی نەتەوەیی بۆی هەموو هێز و لایەکی سیاسی و کۆمەڵایەتی و کەسایەتیە دیارە نیشتیمان پەروەرەکانی کوردستانی تێدا بێ. داوا لە بەڕێز کاک ئومێد محەممەد نوێنەری ئەبوتاراکەین با بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵات هەروەها دکتۆرە ئاورنگ ئەندامی کەنەکە ئەگەر بفەرمێ بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە. کۆنگرەی نەتەوەیی گرنگیەکی زۆری هەیە و لە ڕۆژانێکە بیر لەم دامەزرانی ئەم کۆنگرەیە کرایە کە بەڕاستی ناومێدێکی زۆر هەبوو و پێویستیەک ضرورەتێکیش بوو لەو ڕۆژەیە کە ئەو خەڵقە هەموو لایەنەکان بەیەکەوە کۆ بکرێنەوە بۆ ئەوەی بڕیار لە چارەنووسی گەلەکەی خۆمان بێین و من پێش هەموو شتێک سپاسیان دەکەم کە ئەمڕۆ بیریان لەو کەسانە کردەوە کە ڕۆژێک لە ڕۆژان هاوشانیان بوون هاوبیریان بوون و پێکەوە ئەم کۆنگرەی نیشتیمانیان دامەزراند. من هەروەک چۆن ئەو کاتە ضرورەتێک بوو ئێستاش بەڕاستی ئەبینین کە پێویستێکی زۆرە کە بەردەوامی هەبێت و تەنانەت پتەوتریش بێتن وەک لە ئەوەی کە هەیە. لە ڕاستیە خۆی هەمومان ئەزانین ئێمەی کورد دۆستمان نییە و مێژوو ئیسباتی کردووە کە لە هەموو تەنگانە و لە هەموو ناخۆشی و لە هەموو دەربەدەری و قوربەسەریە کە بەسەر میلەتەکەمانە هاتووە لە کۆتاییەکە بەس خۆمانمان هەبووە بۆیە پێویستە لەو تەجروبەیەوە فێر بین بەسیەتی ئیتر ینی تا چەند ساڵی تر کورد ئێوێ ئەم هینە تاقی بکاتەوە و بە یەکبوونمان تەنیا هێزێکە تەنیا دەنگێکە کە ئێمە ئەتوانین بە بەرامبەرەکانمانی بگەینین و بتوانین خاوەن بڕیار خۆمان خاوەن بڕیاری خۆمان بڕیار لە چارەنووسی خۆمان بین خۆمان
بە یەکەوە بە پرش و بڵاوی لە ڕاستیە زۆر تاقی کراوەتەوە پێشێستا نەمانتوانیوە ئەو نە ئەو دەنگە و نە ئەو هێزە و نە ئەو بڕیارە ڕاست و دروستە بیاین چونکە هەر لایەنەوە لە مەسلحەتی خۆیان بڕیارەکەی یاوە و کە هەمووان بەیەکەوە بوون هەمووان ناچارە بن کە لە مەسلحەت و لە بەرژەوەندی گەل و خاک و نیشتیمانەکەمانە بڕیاردەیان هاتن ساڵی بیستەمین کۆنگرەی نەتەوەیی پیرۆزباهی تێدا بەشدار بوون هەموو لایەنێن سیاسی و هەروەها کەسێن سەربخوا بەشداری ئەم کۆنگرەی نەتەوەیی بوون بڕاستی کۆنگرەی نەتەوەیی بووی گەلێک کورد بووی تەباهی کۆمەلگە زۆر زۆر گرنگی خۆی هەیە ئەم 20 ساڵ تەکوشان و خەبات بۆ کۆنگرەی نەتەوەیی تێکردن بۆ هەموو گەلان بەڵام تا ئێستا هین زەحمەتی و ئاسانگی بووی کۆنگرەی نەتەوەیی هەنە هەنێک لایەن سیاسی تا ئێستا تەکوشانکن کۆنگرەی نەتەوەیی نەیە دامەزراندن ئێمەش لە ئاستی ڕۆژاوای کوردستان لە ئاستی ڕۆژاوای کوردستاندا شێورێ نەتەوەیی کۆنگرەی نەتەوەیی هات لە دارخستن ئێمە هێوینن هەموو بەشەکانی دژی و ئەو کۆنگرە هەموو لایەن سیاسی نزیکی یەکتر ببن و بتوانن کۆتە ئاستا گشتیدا کۆنگرەی نەتەوەیی وەرێ دامەزراندن تا سەرکەوتن وەرێکردن ئێمەش وەک ژنانی ڕۆژاوات ناو تەکوشاندا نەک و هەموو بە هەموو هێزەخوا بدن بە کۆنگرەی نەتەوەیی و وەرێ دامەزراندن ئێمە پێش چەند ڕۆژ لە هەموو لایەنین حزبین سیاسی ڕۆژاوای کوردستان هاتن سەردانی باشووری کوردستانی کردن نڕینێ وان نەزەرێ وانژی هەبوو دەربارەی کۆنگرەی نەتەوەییدا وتن و تا ئاستێک و پەکێکێ و پارتیک و نێزیکی یەکتر نەبن زۆر زۆر زەحمەتە ئێمەش قەنعەتە من ئەوەیە تا دو معادلة هي معادلة كوريجا هي كود حزبين بهز دا أصلي هيك كده أصلي نتوي دا أصلي حمو بشكاني كرسان دا بهزة بارتيجي دا أصلي باشوري كرسان دا بهزة أواكو أجر نزيكي يكتربن شارع سري زوتر وهبيك بيت بلام معادلة كيدن هي همو حزبين بتشوك ودما كوبين جلها أواجه هزكي جورا درس كيفو بتوانن إدي كونغري نتوي دا أصلي جشي دا ورد دامزران دی بیساڵەی دامەزراندنی کەنەکە بەر لە هەشتێک لە ڕێبەر ئۆجالان کە وەک وتاری کردنەوەی ئەم مەراسیمە باسییان کرد پرۆژەی ڕێبەر ئۆجالان بۆ پیرۆز دەکەم هەروەها لە هەموو گەلەکەمان و لە هەموو ئەوانەشی کە هەڵسوڕاوی سەرەکی بوون لە ناو کەنەکەدا ئەوجا من نامەوێت زیاتر هەڵسەنگاندن و قسە بکەم کورد دەڵێت قسە هەزارە دوانی بەکارە ئێستا کۆمەڵێ دەستکەوت لە ڕۆژئاوای کوردستان لە باشووری کوردستان هەروەها بەشێکیش لە باکووری کوردستان بەدەست هاتوون ئەوانە بە خوێنی شەهیدان بەدەست هاتوون ئێستاش چەقۆ گۆشتی بڕیوە لەسەر ئێسقانە ئیتر هەڵوێز گرنگە ئیبڕە ئەو دەستکەوتانەی کە ئەو شەهیدانەی پێش ئێمە بەدەستیان هێناوە ئەگەر نەیپارێزین خیانەت دەکەین بەر لە هەر شتێک لە خۆمان لەم میلەتە لە شەهیدان بۆی ئەو داگیرکاری دەوڵەتی تورکیا دەستی پێکردووە پیلانی گەورەی لە پشتەوەیە چیتر بێدەنگی هەڵوێستی شەرمنانە کۆمەڵێ هەڵوێستی بێدەنگی چارەسەری ئەو دۆخە ناکات تشتێکی ئەساسی نەهار پیشیا کەنێکی گەرەی ئابێکردنێ ji bo kongra netewî gavê gere xurt bêne avîtinê û em û bê hêviyê dane û vir hajî bi karek şixulek ê yekemîn bê meşandinê ji bo karê kongra netewî ye û ji bo kongra netewî jî kar şixulek bêne kirine yekemîn gere ev destkeftê Kurda hene ji bo xurtkirina wana gel hev gere cî bigirin ji bo parastina wan be jî gel hev digere cî bigirin îro yekemîn destkeftê li başûr xeteriye dane hema ê milek em bêjin ciyê dinê em hemû bine milekî ji ketina îro xaka başûr Tirk ketina û vê derê destkeftê başûr yekemîn vê derê xeteriye dane gere îro li hewlêrê eva kombûna hatiye çêkirinê gor viya hişyarbûnek çêkbin lê xwî derketinek çêbe em vê rastiye gere bibînin li ser navek ji bo PKK li vê derê ne ji bo gerîla li vê derê ne vî rengî xapandinekî ve Tirk hatine vê xaqî îşxal kirine destkeftekî Kurda ji destê Kurda dibe gere vê derê îro vê hişyarbûnê ve aynı demê bangaziya me ew ji kenekê re rastî vê milî dewsa bêtir hişyarbûnekî bide çêkirinê û ji bo kongrekê netewî ava bibe
بێتر بێدەمێژ بۆی وان دەستکەوتێ کوردەجان بکاربن لێ خۆی دەرکەبن گەرە پێش بکەبێ خەباتێکی ڕەنگی بێ مەشاندنی. سەرەتا کۆنگرەی نەتەوەی کوردستان 20مین ساڵیادی دامەزراندنی لە هەموو گەلی کورد و بە تایبەتی لە ڕێبەر ئۆجەلان کە دامەزرێنەری یاخود با بڵێن هەمیشە هەوڵی داوە هەم وەکو پرۆژە هەم وەکو ئەو تێکۆشانە بەسەر بکەوێت و هەتا ئێستا بەردەوام لە پەیامەکانیان جەخت لەو بارەیەوە کاتەوە. بێگومان کۆنگرەی نەتەوەیی کوردستان بۆ گەلی کورد لە هەر چوار بەشی کوردستان گرنگی و واتای خۆی هەیە. ئێمە دەبینین بە درێژایی مێژوو داگیرکەران هەمیشە لە دژی گەلەکەمان لە شوێن و کاتی جیاوازا بە بەردەوامی لە ڕێکەوتنا بوون هەمیشە هەوڵیان داوە یەک بگرن لە دژی گەلی کوردوە کارێکی کەشیان ئەوە بووە لە ناو گەلی کووردا پەرتەوازەیی دروست بکەن و هەوڵ بدەن ڕیزەکانی گەلی کورد لە یەکتری جیا بکەنەوە بۆ ئەوەی بتوانن بەو ڕێگە مداخەلە بکەن ناکۆکی دروستکەن و گەلی کورد ئەو یەکێتێ لە ناو خۆیان دروست نەکات بتوانێت بگاتە ئامانج و مافەڕەواکانی و بەداخەوە تا ئاستێک لەم ڕووەوە ئەگەر سەیری مێژوو بکەین تا ئاستێتوانیوانە ئەنجامگیر ببن. هەڵبەتە تێکۆشانی نەتەوەی یا باڵێن کۆنگرەی نەتەوەیش دامەزراندنی لە بەرامبەر ئەو پەرتەوازەی ناوماڵی کوردەیە بووە لە بەرامبەر ئەو هەموو پلانگەڕەیە کە لەسەر گەلی کورد هەیە وەکو پێویستیەک بۆ ئەوەی گەلی کورد خاوەن پرۆژەیەکی هاوبەش بێت پێویستی بینراوە. ئێستا 20مین ساڵیادێتی ڕەنج و ماندووبوونی بەدەیان ئینسان بە حەزاران ئینسان هەم لە بەشی کوردستان هەم لە بەشەکانی کتری کوردستان هەیەتیایە توانیوێتی کۆنگرەی نەتەوەی کوردستان هەندێک قۆناغ ببڕێ. ئەمڕۆ کە ئێمە دەبینین لە ناو گەلی کووردا ڕۆحێتێکی هاوبەش هەیە لە ئاستی گەلدا ئەم ڕۆحێتە بە تایبەتی لە باشووری کوردستان دەرک پێ ئەەکەین لە بەشەکانی تری کوردستان توانین بڵێن لە ئاستی هێزیشدا ئەمە تا ئاستێ ینی ئۆرگانیزە بووە بەڵام بەداخەوە لە باشووری کوردستان لە ئاستی هێزەکانە ئێمە کەمترەی بینین ئەوەی کێ بینین لە ئاستی شەخصدا لە ئاستی گەلدا کاتێک لە هەر شوێنێکی کوردستان ئازارێکە بێت ناخۆشیەک ئەبێت هێرشێک ئەبێت گەل لێرە لەسەر پێیە و ئەو تێکۆشانە نەتەوەی کە ئەمڕۆ کە دەبینین لە سەنگەرە کچ و کوڕی هەر چوار بەشی کوردستان پێکەوە دیفاع لە گەلی کوورد دەکەن ئەمانە ئەنجامی ئەم خەباتە نەتەوەیەیە ئەم دروستکردنی ڕۆحی یەکێتی نەتەوەیەیە ئەم ڕۆحی یەکێتی نەتەوەی دابەزیوەتە تێکۆشانێکی هاوبەشی سیاسی تێکۆشانێکی هاوبەشی حتا لە قۆناغە سەختەکان ناتوانین بڵێن هی ئەسکەریش پێویستی زیاتری هەیە بێگومان. ئەم پێشکەوتنانە هەمووی لە ئەنجامی بەشی زۆری لە ئەنجامی خەباتی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە بووە بۆیە ئەم خەباتە پێویستە ڕێزی لێ بگیرێ پێویست بەرز ڕابگیرێ پێویستە پێش بخرێ ینی لەم قۆناغەیە ئێمە کە قساکەین بەداخەوە لە باشووری کوردستان ئەتوانین بڵێن لە ئاستی هەندێک هێزی سیاسیە و بەهۆی ئەو مداخلانەی کە ئەو هێز سیاسیانە ڕێیان بۆ کردوێتەوە کە لە باشووری کوردستان پێش بکەوێت نەیان هێشتەوە وەکو پێویست ئەم خەباتە ئەنجام بگرێ. کۆنگرەی نەتەوەی کوردستان بەردەوامی خۆی دەبینێت تا ئەو کاتەی ئازادی کوردستانە بێ ئەو دوای شەر ئەو چەترە من پێم وایە ئەو چەترە بەردەوامی ئەبێ تاکە لایەنێکە یاخستایەکە چەترێکە کە هەموو هێزە سیاسیەکان و هەموو چالاکوان و هەموو ڕێکخراوە کوردەکانی کۆ کردوێتەوە بێ جیاوازی و هەمووشیان ئەندامی خۆیان هەیە و هەموو لایەنەکان هەمیشە بەردەوام بانگەکرێن و هەر کە لایەنێک پێی وابێ یاخود کەسێک پێی وابێ کە بەشداریان نەکردو ئەوە کەم کوڕی خۆیانە یاخود خۆیان بەشداریان نەکردو کێشەکە لە یعنی کەم کوڕەکە لە کۆنگرەی نەتەوەی کوردستانە نییە بەڵکو خۆیان ئامادەیان پیشانەوە کۆنگرەی کوردستان بێ جیاوازی ڕەنگ و بیرروڕای ئایدۆلۆژیا و چالاکوانەکان و سیاسی و هونەرمەندان و ڕۆشنبیران و هەمووی کاری کردووە. کەنەکە بەردەوامە لە خەبات و تێکۆشانی خۆی تا ئازادی کوردستان و گەشتن بە ئامانجەکانی و تا دوایی وەک چەترێک بۆ کوردستان دەمێنێت. لەو چوارچێوەیەشدا چەندین جار بانگیان لە تەواوی لایەنە سیاسیەکان کردووە بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەی و بەردەوامیدان بە تێکۆشان لە پێناو گەلی کورددا.